جوتیارانی هەڵەبجە و شارە زۆر نیگەرانن. شۆفێرێکیش مۆڵەتی نەبوو کە چیکەت نیشینایەوە. سڵاوتان لەبێت. هەرچەندە جیاواز لە هەموو ناوچەکانی دیکەی کوردستان ئەمساڵ بۆ جوتیارانی دەشتی شارە زۆر و هەڵەبجە ساڵێکی تەڕ و تۆڵ بوو. وەک خۆیان دەڵێن بەرهەمی گەنمیان نەکەمی نەکردووە بەڵکو زیادی کردووە. بەڵام نیگەرانن لە کەمکردنەوەی وەرگرتنی گەنم لەلایەن سایلۆکانەوە. ئەو جوتیارانە ئەمڕۆ کۆبوونەوە و دەڵێن ساڵی پار هێندەی ئەمساڵ وەزعیان باش نەبوو. بەڵام بۆ هەر دۆنمێک 236 کیلۆیان لەلایەن سایلۆکانەوە لێوەرگیراوە کەچی ئەمساڵ بەرهەمیان زۆرە هەر بۆ دۆنمێک 167 کیلۆیان لێوەردەگیرێت. ئەو جوتیاراناڵێن نابێت وەک جوتیاری شوێنەکانی دیکە حسابمان بۆ بکەن چونکە ئەمساڵ بەرهەمی باشمان هەیە و بارانی باش باریوە و کێشەمان نەبووە. تۆ سیرکە دەمانگ بێت دامەزراوی تو داوامت کرد بێت کەچی سفتاحی یەک موچەشت نەکرد بێت لەکوێی دنیادا بەم شێوەیە. ئەمە قسەی فەرمانبەرانی گرێبەستە کە ئەمڕۆ لە ئیدارەی ڕاپەڕین گرت بوونەوە. ئەو فەرمانبەرانە بە شێوەی گرێبەست لە مانگی 7 ساڵی پار دامەزراون و ژمارەیان 100 کەسە. بەڵام ئەوانەی بەشداری گرتبوونەوەکەیان کردبوو ژمارەیان لە پەنجەکانی هەردوو دەست تێنە دەپەڕین. بە وتەی خۆیان دەمانگە دەوام دەکەن. بەڵام تا ئێستا سفتاحیان نەکردووە. داواش دەکەن موچەیان پێ بدرێت ئەگەر نابایکۆتی دەوام دەکەن. جا ئەوە هەر لە ڕاپەڕین نییە. لە گەرمیان و سلێمانی و هەڵەبجە و شوێنەکانی تری ژمارەیان نزیکەی 3000 کەس دەبێت. ناوەناوەش گردەبنەوە و داوای موچە دەکەن. شۆفێرێک مۆڵەتی نەبوو کە چیکەت نیشینایەوە. باسی ڕووداوەتان بۆەکەم کە ئەمڕۆ لە ناوجرگەی سلێمانی ڕوویدا. چیرۆکەکە بەم شێوەیە بوو. سەنیەک لە پردی خەسرە و خاڵەوە بەرەو سەهۆڵەکە ڕۆیشتە بوو. بەڵام پێی بە بانزینداناوە و بە خێرایی بەرەو ناو بازار لێی خوڕیوە. کەچی هەر لەو پردەکە چۆتە خوارەوە لە دەستی وەری گرتووە و سوکان لە دەستی شۆفێرەکە نەماوە. بۆ هۆیەوە خۆی کێشاو بە ئۆتۆمبیلێکی جۆری ئاوتلاندەردا و پاشان بربەستی جیاکرەوەی شەقامەکەی شکاندووە و پەڕیوەتەوە بۆ شەقامی بەرامبەر و خۆی کێشاوە بە ئۆتۆمبیلێکی جۆری نیسان ڕۆگ و کیای بار هەڵگرت. لەگەڵ ڕووداوەکە گەرما و گەرم پۆلیسیات و چۆچونەتە شوێنەکە. داوای مۆڵەت لە شۆفێری سۆنیەکە ئاکەن. بەڵام مۆڵەتی نەبووە. ئەوانیش نایکەنە نامردی و ئاراستی نزیکترین بنکەی پۆلیسی دەکەن و دۆسیەی یاسایشی بۆ دەکەنەوە. باوکەکە لە زیندانە و دایک بەهۆی ناکۆکی لەگەڵ ماڵە خەزورانی ئامادە نیە بیانگرێتە خۆی. ئەمە چیرۆکی ڕاستەقینەی 5 منداڵی کەرکووکیە کە دوانیان کچن و گەورەکەیان 15 ساڵە و بێ حاڵ و ماڵ ماونەتەوە و خانەی بێسەرپەرشتانیش نایانگرێتە خۆی. سەرچاوەکی ئاگادار لەو دۆسەیە بە 964 وت. 5 منداڵی خێزانێک کە باوکیان لە زیندانە و دایکیان بەهۆی ناکۆکی لەگەڵ ماڵە خەزورانی جێی هێشتون منداڵەکان بێپەناگە ماونەتەوە و شوێنی حەوانەوەیان نییە. هەرچەندە بە تەلەفۆن پەیوەندی بە بەڕێوەبەری خانی منداڵانی بێسەرپەرشت کراوە بۆ وەرگرتنیان بەڵام بەهۆی نەبوونی نووسرا و دادگای کەرکووک خانە ئامادە نیە منداڵەکان وەربگرێت. ئەو 5 منداڵە ئێستا لای کەسێکی نزیکی خۆیان ماونەتەوە و بە شێوەیەکی کاتی لە خۆیانی گرتووە. بەڵام وەگەوەی سەرچاوەکە باسی دەکات ئەگەر لە ئێستاوە خەمیان لێ نەخورێت ڕەنگە لە ڕۆژانی داهاتوو بخرێنەوە سەر شەقام. باڵە بەرەزان سەرشتان بۆ هەڵێکتر ڕاکێشم لە ماڵپەڕی 964 ئەویش ئەوەیە کە وەگەزانی لە ئێستا وەرزی قەدەغەی ڕاوەماسیە و ڕاوەماسی بە هەموو شێوەیە قەدەغە کراوە. بەڵام کەسێک هەستاوە لە شار باژێر ڕۆشتووە بۆ ڕاوەماسی و ڤیدیۆی کاتی ڕاوکردنەکەی تۆمار کردو و پاشان گەڕاوەتەوە ماڵەوە لە تۆڕی کۆمەڵایەتی لە فەیسبوک ڤیدیۆکەی بڵاو کردوێتەوە. ئەم ڤیدیۆیە بە شێوەیەکی بەرچاو بڵاو بۆتەوە و پۆلیسی دارستانی سلێمانی ڤیدیۆکەیان بینیوە گەڕانیان دەست پێ کردو بە دوای ئەم کەسەیە و توانیویانە لە ماوەیەکی نزیکدا ئەم کەسە بگرن و دەست بەسەری بکەن و دۆسی یاسایی بۆ بکەنەوە بۆ ئەوەی بزانن چ سزایەک دەیگرێتەوە. هەواڵەکانم پێشکەشکردن هەر شاد بن.